ناوەندی بڵاوکردنەوەی کەپر بە سپۆنسەری ئینستیتوتی داکۆ بۆ کەشەپێدانی هونەر و کولتور مەراسیمی ڕاگەاندنی خەڵاتی داناڕۆف بۆ شانۆنامەی کوردی بۆ ساڵی 2026 ساز دەکات. هاوکارمان ڕێژنە ڕزگار دەربارەی مەراسیمەکە و خەڵاتی داناڕۆف بۆ شانۆنامەی کوردی زانیاری زیاترمان دەداتێ. ڕێژنە سڵاو لێبێ. سەوسان سڵاتان لەبێ ئەم کاتتان باش. سەوسان ئەمڕۆ مەراسیمی دابشکردنی خەڵاتی داناڕۆف بۆ شانۆنامەی کوردی لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. هەڵبەت ئەمە خەڵاتێکە بۆ تەنەریت ساڵانە لەلایەن شانۆکار و هونەرمەند داناڕۆفەوە دەدرێتە یەکێک لەو نووسەرانەی کە دەقی شانۆی پێشکەش دەکەن و دەتوانن پلەیەکی سەرکەوتوو بەدەست بهێنن. دیارە لێرە ئەمڕۆ مەراسیمەکە بەڕێوە دەچێت. منیش لێرە هونەرمەند داناڕۆف لەگەڵم ئامادە و گفتوگویەک دەربارەی خەڵاتەکە و مەراسیمەکە دەکەین. کاک دانا سڵاوت لێبێ بە ئەرک نەبێ بفەرمی تێرە. زۆر بەخێر بێتەوە بۆ شاری ڕۆشنبیری دڵخۆشین کە لە مەراسیمێکی لەم شێوەیە دووبارە بە دیداری بەڕێستان شاد دەبینەوە. سواس دەکەم. خەڵاتی داناڕۆف بۆ شانۆنامەی کوردی ساڵانە لە کوردستان بۆتان نەریتێک کامە خۆشبەختانە ئەو خەڵاتە لەلایەن بەڕێستانەوە دابین دەکرێت. بەخشینی ئەم خەڵاتە بەو نووسەرە گەنجە چ پەیامێکی لە پشتە؟ من خۆشحاڵم ئەگەر خەڵاتەکە بوو بێ نەریتێک و منیش مەبەستم ئەوەیە دەست بەمە هەچ کارێک ئەوێ بەردەوامی هەبێت. پەیامی خەڵاتە نازانم ئەگەر بڵین پەیام، بەڵام گرنگی ئەم خەڵاتە لەوەیە کە ئێمە هانی نووسەری گەنج، قەڵەم بەدەستی گەنج لە هەر چوار پارچەی کوردستان هانیان بین، دەستیان بگرین، پاڵپشتیان بین، ڕێگان بۆ خۆش بکەین تا بتوانن شانۆنامە بنووسن. شانۆنامە گرنگترین و سەختترین ژانرەکانی نووسینە. ئەتوانم بڵێم نووسینی دەخێکی شانۆیی زۆر 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 سەختترە لە ڕۆمان، لە لێکۆڵینەوە، لە شێعر، لە هەموو بوارەکان سەختترە. ئێمەش دوای ئەوە ئێمە ژۆک و شانۆی کوردی، کتێبخانەی شانۆی کوردی زۆر زۆر هەژارین لە بواری دەقی شانۆی کوردیە. ئەمەش هەنگاوێکە بۆ یەک دەوڵەمەندکردنی کتێبخانەی شانۆی کوردی، یارمەتیدانی تیپە شانۆیەکان، بڵاوبوونەوە و هاندانی نووسینی دەقی شانۆی کوردی، چونکە بەڕاستی نووسینی دەقی شانۆش دروستەکە. ئەمەش هەنگاوێکە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین لە ئایندەیە شانۆی کوردی خۆمان دروستکەین بە دەقی کوردی. ڕووسەکان چەیخۆف شانۆکەی دروستکردن، شێکسپیر ئەو شانۆکەی دروستکردن، ئێمەش هەوڵێن بە دەقی شانۆی کوردی بتوانین شانۆی کوردی قوڵتر و گەورەتر و باشتر بکەین. ئەمەش هەنگایەکە بۆ ئەوەی کە ئەو گەنجانە گەنج ئێمە ینی بەڕاستی تەنها گەنجنا هەموو کەسێک بۆی هەیە لەم خەڵاتەیە ساڵانە بەشدار بێ کە هەوڵێکە بۆ دەوڵەمەندکردن و یارمەتیدان و پژگیریکردنی گەنج و هەموو کەسێکە بێ دەقی شانۆیی بنووسێت. بۆ هیواین بە هەوڵ و ماندووبوونەکانی بەڕێزە بتوانین کە کتێبخانە کوردیەکانی خۆمان بە شانۆنامەی کوردی دەوڵەمەند بکەین. کاک دانا، ئەو کەسانەی کە دەقیان ناردووە مرج و پێوەرەکانیان چی بوون تاکو بتوانن دەقێکی شانۆیی بۆ بەڕێستان بنێرن و هەڵبژێردرێن، ئەو کەسانش لەکوێوە بەشداریان کردووە؟ خۆشبەختانە لە بەشێکی زۆری کوردستانی گەورەوە دەقی شانۆییمان بۆیە ساڵانە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتەوە دەقێکی ئێجگار زۆریت. ئیمساڵ نووسەرێکی گەنجی زۆر بە توانای ڕۆژهەڵات ئەو خەڵاتەی بەدەستێناوە. پێوەرەکانمان یەک ئەبێ ئەو دەقا لەو بەر بڵاو نەکرابێتەوە بە هیچ شێوەیەک و نمایشیش نەکرابێت. دوو ئەبێ بە زمانێکی زۆر باشی کوردی نووسرابێ، ئەوەی شێکە لە مەرجە زۆر گرنگەکان کە زمانە کوردیەکەی زۆر زۆر باش بێ. دووهەم لە ڕووی دراماتۆرجیەوە دەقێکی شایستە بێت، چ بۆ خوێندنەوە چ بۆ نمایشکردن. باشە کاک دانا، من لێرە پێش ئەوەی کە بێمە لای بەڕێزە بینیم چەند دەقێک چاپ کرابوو، ئەو چاپە لەلایەن بەڕێستانەوە کراوە یا خوددا بەش ئەکرێ بەسەر و ئامادە بوانێک کە ئەمڕۆ لێرن و چۆن ئەتوانین ئەم دەقەی ئەو نووسەرەمان دەست بکەوێت؟ دەقی ئەو نووسەرێکە ساڵانە ئەو کەسی خەڵاتەکە باتەوە ئێمە دەقەکەی بۆ چاپەکەی بێگومانی ئیمساڵیش بە هەمان شێوە دەقەکەی چاپ کراوە. بە سوپاسەوە ئینستیتوتی داکۆ هەموو دەقەکانی کڕیوە و ئەو ئەی بەخشێ بە ئامادەبوون و هەموو ئەوی کە لێرە بن ئەتوانن دانەیەک لە دەقەکە بەدەست بێنن.
خۆش بێ سپاس بۆ بەڕێز هونەرمەند و شانۆکار دانا ڕەوف بەڵێ سەوسن لێرە بە گرنگیەوە لەم خەڵاتە دەڕوانن بە تایبەت ئەو گەنجانەی کە دەقی شانۆیی دەنووسن لێرە ئەم خەڵاتە بە گرنگ دەزانن بۆ ئەوەی بتوانن لە ئایندەدا دەقی باشتر پێشکەش با کتێبخانەی کوردی بکەن ئێستا مەراسیمەکە دەست پێ دەکات و ئەو دەقەی کە هەڵبژێردراوە خەڵاتی پێدەبەخشرێت. ڕێژنە سپاس بۆ زانیاریەکانت.